سەنتەری تایبەتی چارەسەری نەخۆشیەکانی شێرپەنجەیە لە کەرکووک. نەخۆشانی شێرپەنجە لە کەرکووک لەم سەنتەرەدا چارەسەر وەردەگرن. یەکێک لەو 3000 نەخۆشی کەرکووکە کە تووشی شێرپەنجە بووە و دەبێ بۆ چارەسەری نەخۆشیەکەی بەردەوام سەردانی ئەم سەنتەرە بکات. ئەو خوازیارە حکوومەت و لایەنەکان هاوڕی جدیان لێ بدەنەوە. ئەم دەرمانە بە $180 دەرجەکە جگەکەم بە $350. دوایی ئەی بە نەوتی خۆمانە هەمی خۆمانە ئەگەر ئەم بسوولمانە زەکات نادا ئەم ملەتە مەسیری چییە؟ مەسیری مردنە. من ئەوە جار خێر دوعاکەم ئەو ملەتە ئیمانی هەیە لە خوا بەچی بە دیناری بە ڕوبع دیناری ئەو ملیۆنی خوا یارەبی 50 قەت ئەو سندوق زەکاتە لەرە هەیە. بەڕێوەبەری سەنتەری چارەسەری نەخۆشیەکانی شێرپەنجەیە لە کەرکووک ئاماژە بۆ دەکات گەورەترین کێشەیان بینایە و بینایەکیشان لە ڕێی خێرخوازەوە بۆ دروست کراوە، بەڵام حکوومەت ئەمێر و پێداویستیان بۆ دابین ناکات. دۆخی نەخۆشەکانی شێرپەنجە ئەمڕۆ لە شاری کەرکووک بە شێوەیەکی گشتی باش نییە، بەسەکە بەراوردی کە لەگەڵ ساڵانی ڕابردوو باشترێکە لە ساڵانی ڕابردوو. ئەوەش بە هەوڵێکی خەڵکانی خێرخواز و خەڵکانی کەوانەی کە دەستێکی باڵیان هەبوو لە فراوانکردنەوەی سەنتەرەکە کە لەسەر ئاستی خۆیان فراوانکردنەکەیان دروست کرد و بە بینایەکی سێ نەهۆمی کە ئەمڕۆ تەواو بووە بە باشترین کواڵیتی. ئەم سەنتەرە پێویستی هەڵبەت بەس هەر بە بینایەکە نیە، پێویستی بە ئامێر پزیشکیە، پێویستی بە ئەو مستەلزەمات و باڵین ئەساسی طبی و ئەساسی مەکتەبی کە ئەو بینایە کە بێتە کە تاو بێت و بێتە کاتیەوەی کە خزمەتی نەخۆش بکە. بینا کۆنەکەی سەنتەر و بینا تازەکەشیان لە یەک شوێندایە. نەبوونی ئامێر و پێداویستی وای کردووە نەخۆشانی شێرپەنجە لە کەرکووک لە نێو بینا و هۆڵە کۆنەکانی سەنتەرەکەدا چارەسەر وەربگرن. وەک پزیشکانی ئەم سەنتەرە دەڵێن خستنەگەڕی بینا نوێیەکە کێشەی شۆنیان بۆ چارەسەر دەکات و دەتوانن خزمەتێکی باشتری نەخۆشیش بکەن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.